لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا تۆڕی میدیایی کۆمەڵ پیرۆزبایی لە میدیاکاران دەکات. بەڕێوەبەری تۆڕەکە جەخت دەکاتەوە کە سەر ڕای ئاستەنگ و ڕێگریەکان هەمیشە هەوڵیان داوە بە پیشەیی و ڕازگۆیانە ئەرکەکانیان جێبەجێ بکەن تا وەک شاشەیەکی جێ متمانە لای بینەر بمێننەوە. ئەلبەتە ئێستا لە هەرمی کوردستانە بۆ خۆتان دەزانوە تەواوی هاوڵاتیان دەزانێ کاری ڕۆژنامەوانی و ڕۆژنامەگەری زۆر بەرفراوان بووە، بەڵام بەداخەوە بەهۆی سیاسەتی نادادپەروەرانەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە جیاکارێکی زۆر دەکرێت لە نێوان میدیا جیاوازەکانە. هەر میدیایەک ئەگەر بە سەر لایەنێکی دەسەڵات بێ بەداخەوە دەرگا لە بەردەمی ئەوانە واڵایە بۆ دەستخستنی زانیاریەکان، ئەگەر چی یاسای دەستکەوتنی زانیاریەکان لە هەرێمی کوردستانە دەرچووە، بەڵام بەداخەوە پێڕەو ناکرێ دەرگا لە بەردەمی میدیای ئێمە و ڕۆژنامەنووسانی ئێمە بۆ دەستخستنی زانیاریەکان داخراوە، بۆیە زۆر جار دەستمان بە زانیاریەکان ناگا، ناچار لە دەستی دووە زانیاریەکان وەردەگرین یان لە کاتی خۆیان زانیاریەکانمان بەدەست ناگار. ئەگەر چی ئێمە دروشمی میدیاکەمان ڕاستی ڕاشکاویە، لە لای ئێمە سەبقی سەحەفی گرنگ نییە بە ئەندازەی ئەوەی ڕاستی و ڕازگۆیی لە لای ئێمە گرنگە. ئەو هەواڵەی کە دەیدەین بە بینەر ڕازگۆیی تیا پێڕەو دەکەین و متمانەی بینەر لەوا دەست دەکەوێت کە ئێمە لە هەواڵەکانمانە لە گەیاندنی زانیاریەکانمانە ڕازگۆ بین ئەگەر چیش دوا بکەوین. ڕۆژنامەنووسانی دەستگاکە دەڵێن هەرچەندە دەسەڵات یاسای کاری ڕۆژنامەوانی و مافی بەدەستهێنانی زانیاری فرامۆش کردووە، بەڵام ئەوان سڵ ناکەنەوە و سوورن لەسەر ئەوەی بەردەوام بن و گەیاندنی ڕاستیەکان بە ئەرکێکی پیرۆزی سەرشانیان بزانن. تۆڕی میدیای کۆمەڵ و لە ناویە کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە بەرپرسی تۆڕەکەش ئەوەی زۆر لێ تیکرار کردوینەوە تویتی با لە دواوە بین لە گەیاندنی زانیاریەکە، بەس ئەو خاڵانەی کە ئێستا بەشێکی ماماژە پێدا لە پیشەی بوونە بە ئەم خاڵانەتان تەواو تێدا تۆخ بوو بێتەوە. بۆیە ئێمە تۆخبوونەوەی ئەو خاڵ و بەرپرسیارەتی ئەخلاقی کە لەسەر شانمانە وەکو میدیاکار وەکو بەڕێزت وەکو ئێمە وەکو لەسەر شاشە دەرەکەوین، خاڵێکی ئەساسیە لەوەی کە تۆ میدیاکەت میدیایەکی بەرپرسیار بێ بەرامبەر کۆمەڵگە، بەرامبەر نەقڵکردنی زانیارەکەت، بەرامبەر ئەو بینەرەی کە لە تۆشت وەرەگری. ئاسانکارێکی گەورە بۆ میدیا و ڕۆژنامەنووسانی سەر بە دەسەڵات و میدیاکانی دەسەڵات کراوە لە پێدانی زانیاری، لە تەنانەت قسەکردنی بەرپرسان میوانداریان لە کارە ڕۆژناوانەکانە بۆ ئەوان زۆر ئاسانە، ئاسانکاریان بۆ کرێ، بەڵام ئەو میدیانی لە دەرەوەی دەسەڵاتن ڕێگریان لە بەردەما زۆرە، لەمپەڕیان بۆ دروستەکرێت تەنانەت لە کاری ڕۆژانەی ڕۆژناوەنووسانمان لە ڕووماڵی ڕووداوەکانە ئەم شتە ئەم لەمپەرانە بەردەوامن. ئەم یادە لە کاتێکدایە کە پەیام وەک دەنگێکی ڕەسەن توانیوێتی لە نێو بربەستەکاندا متمانەی جەماوەر بپارێزێت. میدیاکارانی ئەم دەستگایە دووپاتی دەکەنەوە کە ڕێگریەکان ساردیان ناکەنەوە لە گەیاندنی پەیامی ڕاستی و ڕاشکاوی بە کۆمەڵگە و داواش لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن پابەندی یاسا و ڕێساکان بن و چیتر جیاوازی نەکەن لە نێوان کەناڵەکانی نزیک لە خۆیان و ئەوانی دیکە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.